کورد و سونەتە ئەم قۆناغە تێبینیان لە شێوازی پێکێنانی کابینەی حکوومەتی داهاتووی عێراق هەیە و پرسیدانانی کاندیدانی سربەخۆ بەبێ گەڕانەوە بۆ هێز و لایەنەکان پێشبینی دەکرێت گرفت لە بەردەم کارەکانی محەممەد عەلاوی سەرۆک وەزیرانی ڕاستپێررا و بۆ پێکێنانی حکوومەتی عێراق دروست بکات. محەممەد تۆفیق عەلاوی لەوێ بە هەڵەیە چێ کاتێکە وێستا تەبیعەت و سروشتی پرۆسی سیاسی عێراقی لە دوای 2023 نەناسی بێ کە بەشداری کورد لەسەر چ بنەمایەکە و چۆنە باوەڕ ناکەم بتوانن لەسەر ئاستی کەسەکان بتوانە کەسانی تەکنۆکرات لە ناو کووردا هەڵبژێرێ بۆ ئەو پۆستە چووکە ئەو هێستا کۆی پرۆسەکەی نەناسیەوە کۆی سیستەمەکەی نەناسیوە نازانێ بنەماکانی دەستور و بنەماکانی تەوافق کە عێراقی لەسەر دامەزراوە چۆنە. تیمی سەرکردایەتی باشووری کوردستان هەڵوێستیان لە ئاست پێکێنانی کابینەکەی محەممەد عەلاوی یەکە و ئەوەی پرسیارە عەلاوی بۆچی فشاری شەقامی عێراق بخاتە بەر گفتوگۆی لایەنە کوردەکان کە خۆیان بە خاوەنی کێشەکانی ڕابردوو نازانن. کورد ڕاستە بە پێ دستور و سیستمی سیاسی بەشێکە لە عملی سیاسی لە عێراقدا، بەڵام کورد بەرپرس نییە لە ماوەی سەرۆک وەزیرانی جەعفەری تا عادل عەبدولمەهدیش بگرە لەو گەندەڵیە و لەو بەهەدەردانەی گیشتیە زۆرەی کە لە عێراق ئەنجام داوە، کەواتە ئەو دروشمانەی لە ساحەی تەحریر بەرز کراون زیاتر لە دژی پێکهاتەکانی شیعە بەتایبەت و تا ڕادەیەکی سونە. کورد لە عملیە فەسادە گەورەکەی کە لە عێراق بە حیتانی فیساد ناو ئەبرێت کورد بەشێک نەبووە لەو عملیە تاوەکو کەسایەتێکی محەممەد تەوفیق عەلاوی ئاماژە بەوە بکات بڵێت ئێمە کەسایەتیە سیاسیەکانی کورد ڕەتەکەینەوە. محەممەد تۆفیق عەلاوی ڕاستپێررا و بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق داوا لە ئەنجومەنی نوێنەران دەکات دووشەممەی ئەم هەفتەیە دانیشتنی نائاسایی ڕێک بخەن و دەنگ ببەخشنە کابینەکەی. هەموو ئەمانەش لە کاتێکدایە کە بەرەی شیعی بە ڕسمی پشتیوانیان دەربڕیوە و کورد و سونە نەگەیشتونەتە ڕێکەوتنی کۆتایی. داسیار محەممەد گەلی کوردستان، سلێمانی.